کاسبکاران و دانیشتوانی نێوبازاری پەنجەعەلی جارێکی دیکە دژ بە بڕیاری ڕوخاندنی بەشێک لە دوکان و خانووەکانیان گرتبوونەوەیکی ناڕەزاییان ڕێکخست و خێوەتیان لە نێو بازاڕەکەدا هەڵدا. ئەمەش دوای ئەوە دێت کەوا بڕیاری جێبەجێکردنی پرۆژەی جووت سایدی پەنجەعەلی چووەتە بواری جێبەجێکردنەوە و بەهۆیەوە خانووی چەندین هاوڵاتی بەرشەقام کەوتووە و زەرەر و زیانی زۆری با خەڵکی گەڕەکەکە گەیاندووە. ئێمە ئێستا حالیە ئەم خۆپیشاندانە دژی پرۆژە نییە. ئێمە ئێستا نە لە دبزین نە لە شوێنەکانترین کە تعریف بکرێ. ئەم شوێنە کاتی خۆیان بەشیان کردووە. خۆیان بەشیان کردووە کە دەمیانی شەکەی تۆ پێیان ئەڵێ ئەم شوێنە بۆ بکرێتە دووسایت و بەو شێوازە ئەڵێ کاکە ئەمە کات خۆی قەراری لێدراوە کاتی خۆی کە قەراری لێدراوە کێ تەوزیعی کردە؟ من تەوزیعیم کردە؟ کێ تەوزیعی کردە؟ خۆیان تەوزیعیان کردە، خۆیان کارەبایان بۆ ڕاکێشاوە، خۆیان قیریان بۆ یەکدە مەجاریان کرد. فەرمووە ئەوە دایرە ئاوە دایرە ئاو لە تەجاوز دروستەکرێ حکومەت خۆی لە تەجاوز شوێن خۆی دروستەکە ئەگەر بزانێت تەجاوزە دروستیەکە. ئێمە دژی پرۆژە نیمان بە هیچ شێوەیە. ئەم مقالە شواتەوە کتابێکی پێێنێ کتابی ڕسمی بەغا ئەوێ برمێنە بەزەخت ئیسەر لە بەنیانە بەین خۆی و شەریکەی نەوت منافسەیە ئەوە لە ێرمێنەوە لە مێرمێنە تە لە سەرەوە ماوەتەوە دوسێ ڕۆژدارێت شتێتێوی کا و ئەڕۆ 13 ساڵە لێرم 13 ساڵ بەڵێ باشە ئەم خەڵکە حەلێ بۆ ئەم خەڵکە بکەن بۆ پشت لەم ملەتاکەن بەم شێوەیە. یعنی چی؟ ئەی کاکە تو ئەگەر ئەمە بە ملەتی خۆت نازانی بۆ هەڵبژاردن هاتنە ناومان ئێمە دەنگمان بۆتاندا. داواکاریمانەوە ئەگە پرۆژەکە ئەکرێ بە هەر بە 20 مەترەکە بڕەوە خۆی ئەمە زێرابی هەیە ئامودی هەیە کارەبای هەیە با نەگەێتە ئەوەی سەقفەکە بڕێنە من ماڵەکانە ئێمە کەپڕەکان هەمووی لە ئەدەن ئەمانی کەوازیادرە بەڵام ئەو ئەڵێ هەرێکی 3 مەتر 4 مەتر بڕاتە دواوە لەو حاڵەتە ئەگەێتە سەر کەپڕەکان. ئێمە داواکەین لە بەڕست کاک فەرێدون با بێتە سەر خەت خۆی بگێتە حاڵەت هەر بە 20 مەترەکە بڕە بەس نەگێتەوە کەوەک بیناکە بڕمێتە من